ئەم خولە کردومانەوە بۆ یانەکانی سێمانی و دەوروبەری کە سێیانە بەشداری کردو یانەی سێمانی یانەی سەرچنار و یانەی ڕزگاری کەلار بە شێوەی دوو دۆڕان بەڕێوە چێ خولەکە بە دوو دۆڕاو ئەکرێتە دەرەوە خولەکە و هەدەفیشمان لەوەیە کە بە بۆنەی ئەم نەخۆشی و ئەم بێبوجەیە کە هەبووە لە کوردستانە و یەخەی هەموو ئینەکانی گرتووە کوردستانی گرتووە دەمێکە بوو خول نەکرابوو ئێمە هەسان بکنەوەی ئەم خولە بۆ بوژانەوەی تۆپی دەست بەشکم لەم ڕێوە تۆزیەیانەکان بیرێک لە یاری تۆپی دەستکەنەوە کە مێژوویەکی زۆر زۆر پرشنگاری هەیە لە شاری سێمان. ئێمە وەکو یاریزانانی نادی ڕزگاری زۆر خۆشحاڵین کە دوای ئەو وەزعی کە هاو بە سەر هەموو جیهانە و کوردستانیش بێبەش نەبوو لە وەزع دوای ئەوە هاتینۆ ناو یاریگاکان هیوادارم ئەو دەورانە بەردەوام بێ بۆ ئەوەی ئێمە ئاسمان بەرەو پێشەوە بڕن خولانە دەست پێکیان زۆر زۆر گرنگە بۆ ئێمە چونکە ئەتوانیت هەموو توانێت خۆت دەربخەیت لەم یاریانە بۆ ئەوی بەشداری لە خولی عێراقیا بکەیت.